لە پشتە لەبەرەوەی پشت ماسوولکەی هەمووی ڕەبتە دەمانی گەورەیتیانە ئیشەکە لەسەر پێست دەکرێت. پێچەوانەی هەندێک بۆچوونی باو کە دەڵێن کەڵەشاخ بۆ هێناندەرەوەی خوێنی پیسە لە جەستە. بەڵام خوێنی پیس لە لەشە هەر نییە، بە هیچ شێوەی خوێنی پیس نییە. حاجی بارام کە کاری سەرەکی کەڵەشاخکردنە بۆچوونێکی پێچەوانەی هەیە و دەڵێت خوێنی پیس لە جەستەدا بوونی نییە، بەڵکو کەڵەشاخکردن بۆ ئەوەیە تا ئارامی بەجەستە ببەخشێت. ئەو کەسانی کە پێشتر پەیوەندیمان پێوە ئەکەن پێیان ئەڵێن کە ئەڵێ حەزەکەم کەڵەشاخێ بکەم سوودم زۆر لێ بینیوە پێشتریان خەڵکی کە ئەنێرم یان بەتەمان بێمەوە جارێکی کە کەڵەشاخ بکەم چی بکەم باشە. ڕێنمایەکانی پێش کەڵەشاخی پێڵین یەکێک لەو شتانە کە ئەوەیە ئەو کەسە بەیانیان کەڵەشاخ بکە، بەیانیان ڕاضە نەکە، ئەو بەیانەی کە هێت بۆ کەڵەشاخ، ئەو بەیانەی کە هێت بۆ کەڵەشاخ خۆی نەشوە نان نەخوا. کەڵەشاخکردن لای بەشێکی زۆری هاوڵاتیان بووە بە نەریت و بەشێکی زۆری گەنجانیش کەڵەشاخ دەکەن. لە ڕوانگەی ئاینی ئیسلامیشەوە گرنگیەکی زۆری پێدراوە، هەرچەندە مێژوەکەی بۆ پێش هاتنی ئاینی ئیسلام دەگەڕێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەڵەشاخی گرتووە و فەرمانیشی پێکردووە کە سنەتێکی بەرز و بەڕێزی ئاینی پیرۆزی ئیسلامە و ئاینەکانی تریش بە هەمان شێوە وەسیەتیان کردووە لەسەر کەڵەشاخ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی خەیر ما تەداوەیتم به الحیجامە، چاکترین شت کە بەکارتان هێنابێ وەکو دەرمان ئەوە کەڵەشاخگرتنە. ئەم فەرمودەیە سەحیحە. بەشێک لە پزیشکانیش ڕایان وایە کەڵەشاخ و خوێنبەخشین کارێکی هاوشێوەن، بەڵگەشیان بۆ قسەکانیان ئەوەیە کە پێشتر کانۆلا و بتڵی خوێن نەبووە، بۆیە پەنا براوەتە بەر ئەو کارە. کەڵەشاخ خۆی کە ئەکرێت بە چەند شێوەیەکی جیاواز ئەکرێت، بەڵام زۆربەی ئەو ماسوولکانی شان و ملیان پشت ڕائەکێشێت. ئەو ماسوولکانش کە ڕائەکێشرێت جۆرێک ئیسراحە دەکا، بەڵێ ڕاستە، بەڵام ئەو ئیسراحەتە کاتیە زیانی کەڵەشاخەکە ئەوەنە زۆرە لەو ئیسراحەتە کاتێک کە ئەیا بە ماسوولکەکانی شانۆمل زۆر زیاترە، وەکو گواستنەوەی نەخۆشیەکان، وەکو پیسبوونی ئەو ئامرانی کە بەکارهێنن هەنێجار هەنێ نەخۆشی هەیە کە چارەسەری نییە ئەگوازرێتەوە لە ڕێی کەڵەشاخەوە. بەپێی ئامارێکی نافەرمی لە سنووری پارێزگای سلێمانیدا نزیکەی 150 شوێنی کەڵەشاخکردن هەیە و لەلایەن ئەو کەسانەوە بەڕێوە دەبرێن کە ئەزمونێکیان لەو بوارەدا هەیە. بە شێوەیەکی گشتیش کەڵەشاخ لە زۆرینەی شوێنەکانی جەستەی مرۆڤدا دەکرێت و ئەو کەرستانەی بۆ کەسێک بەکار دەهێنرێت نابێت جارێکی تر بۆ کەسێکی تر بەکار بهێنرێتەوە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.